والله ئێمە وەکو خەرکی دەشتی هەریر و باتاس مەشهورە بە برنجکردن ساڵانە ئەمە خەرکی هەریر و باتاس بژێوێکی زۆرمان لەسەر برنجکردنە دەشتی هەریر و باتاس برنجێکی زۆری لێ دەکرێت ئاومان زۆرە هەردەکەمان زۆر باشە یعنی گونجاوە لە بۆ برنجکردنی ساڵانە یعنی مەزندەی ئەوە دەکرێت ئەمە تقریبا هەموو یعنی لە باو باپیرەوە لەمان مایتەوە برنجکردنمان یعنی هەموو ساڵێکی دەکەین برنجەکەش ئیمە 6 مانگیە دوو نوعی هەیە نوعەک پێ دەڵێن برنجی کوردی ناوەکەی ناوی دیکەی پێ دەڵێن سەدری هەردووکی 6 مانگی ئەلەمان لە لای 3 مانگەکەش هەیە بەس بەڵام ئەمە 3 مانگەکەی ناکەن 6 مانگەکەی دەکەین بازار چامان لۆ خۆمان دەکەین و بای بازارەکەش دەکەین چکە بژێوی زیانمان ئەمە لەسەر ئەو برنجە و فەلاحەتیە مەنتیقەکە گونجاوە لە بۆ فەلاحەتی یعنی زۆر بەپیتە ساڵانە برنجێکی باشی لێ دەکرێت تقریبا هەموو ساڵێ 89 تەنەکەی سپیمان دێ دوازە سێزە دۆڵم زیاتر دەکرێت قازانێکی گەلێک باشیە لۆ فەلاحە بژێوی ژیانمان لەسەر ئەو برنجەیە یان لەگە ناتوانین برنجی بنەکەین ئێستا ئەمە ئەو برنجەی ئەدروین ئەو برنجە برنجی 6 مانگی پێدرێن برنجی کوردی خۆماڵی لە باتاسێ ئەو هەردی خۆمانە ئاوەکەش ئاوی خۆمانە ئاوی سەر و چاوەی کانیێ لە بە کانیێ برنجە لە بە ئەچینین لە 15 چار هەردوو خۆشە کەینە چێرین بە تراکتۆر دوایەکە گۆلەیەکەی ئێستاوە دووریتمانە دوورین خەریکی دووری کە دەڕاستە دێ لە دەڕاستە ئەەکەین نزیکەی هەفتەیەک 5 ڕۆژە دەینە ڕۆژ وشکە بێ کە وشک بوو هەرچەندی وشک بێ بۆ ئاش باشە چونکی ئەو کاتێ لە ئاشەکەی ورد نابێ ناشێ ئەو کاتێ لە ئاشت کرد دەینەوە جارێکی تر دووبارە لە ئاشی سپیکردنەکەی برنجەکی باشە و زۆر مەرغوبشە و لەوانەی بازار باشترە ئێستا بەخوای برادرم هەیە لە تورکیا تەلەفۆنی کردیا گوتی ئەو کاتەی برنج گەیشت 6 هەفتەنەکەم لە وەرگرم برنجی کوردی خۆم دێمای بەمەوە تورکیا مەرغوبە وەکو برنجەکانی بازار نییە بەنسبەت ئەوە برنجی کوردەواریە لێرانێ هاتەنانە وەختێ درونەیە پێچار ڕۆژاوانەیە بە درونەی وادێ دوای دوسێ ڕۆژا لێ دەگەن هەروانێ لە هەر مینتۆ هیچ کەبیلەوەی دوای لێرانەی خڕەکەینەوە باشەوەی 3 ڕۆژە 4 ڕۆژەوە باشە دوای دنجی دەڕاست لە دەڕاستەکەی دەدەین دوای ئەوەی 2 ڕۆژ کە هەڕا دەکەینوانێ لە هەردێ پاشەوەی دەبینە ئاشە